دەستگیرکردنی باندێک لە شاری سلێمانی و ئازادکردنی یەکێک لە تۆمەتبارانی ئەو باندا بۆتە جێگەی قسە و باسی هاوڵاتیان. لەو چوارچێوەیەشدا پارێزەرانی شاری سلێمانی ڕوودەکەنە دەسەڵاتی دادوەری و داوا دەکەن لە کاتی دەستگیرکردنی ئەو کەسانی تۆمەتبارن و لە چوارچێوەی باندا خۆیان ڕێخستووە و مەترسین بۆ سەر ئاسایشی شار پەلە نەکەن لە بڕیارداندا. لایەنە سیاسیەکان، لایەنە حیزبیەکان، لایەنە کۆمەڵایەتیەکان دەبێت لە چوارچێوەی یاسایە مامەڵەیەکی یاسایی بکەن لەگەڵ ئەم بابەتە یاساییەنە، چونکە ئەگەر بێت و کۆمەلگا بریتە لە کۆمەڵێک چین و توێژی جیاجیا. ئەم چین و توێژانە ئەگەر بێت و چوارچێوەیەکی یاسایی نەبێت بۆ دانانی سنووری تاکەکان لە کۆمەلگا، ئێمە تووشی فەوزایەکی قانونی و یاسایی و دەستوری و ئیداری شەبیت. بۆیە دەبێ هەموو لایەنەکان چ لایەنێکی سیاسی بێ، چ لایەنێکی حزبی بێ، چ لایەنێکی کۆمەڵایەتی بێ، خۆی بە دوور بگرێ لە تەداخلکردن یاخود دەستێوەردان لە دادگاکان. دەبێت دادگاکان سەروەری خۆی وەرگێ، سەروەری خۆی بپارێزێ، دادگاکان بەبێ لایەنە سەیری کەیسەکان بکات، دادگاکان حەقی تەواو بات بە دۆسیەکان، لێکۆڵینەوەیەکی قوڵ و بتە و ڕێڕەوێکی باش بکرێ بۆ دۆسیەکان. پارێزەرێکی تر بۆ چوونی وایە دوای دەستگیرکردنی تۆمەتباران ئەتوانرێت بە کەفالەت ئازاد بکرێن، بەڵام ئەمە ئەوە ناگەیەنێت ئەو کەسە لە تاوانەکانی بێبەری بووە. بەپێی مادەی 92 لە یاسای بنەماوی دادگای سزایەکان واتە قانون ئوسوڵی مەحاکەمات هیچ کەسێک بەند ناکرێت بەبێ فەرمانی دادوەر و لە هەمان کارشا ئازادکردنیشی پێویستی بە ڕەزامەندی و بە پێویستی بە فەرمانی بەڕێز دادوەر هەیە و ئازادکردنی هەر تۆمەتبارێک بە بارمتەی دارایی واتە کەفالەت ناگاتەوەی کە ئەو کەسە تاوانی ئەنجام نەدابێت. لە ئەنجامی لێکۆڵینەوە بۆمان دەردەکەوێت کام کەسە تاوانبارە یا بێتاوانە. ئەوەش ڕێڕەوێکە لە ڕووی یاساییەوە دادگای لێکۆڵینەوە ئەتوانێت چارەنووسی هەموو تۆمەتبارێک دیاری بکات. پارێزەران پشتدەستورن بە هێزەکانی ئاسایش و دژە تیرۆر و هێزەکانی وەزارەتی ناوخۆ کە بەردەوام ئارامی و ئاسایشی شاریان پاراستووە. لە بەرامبەریشدا پارێزەران سەروەری یاسا و ڕوبەڕووکردنەوەی تۆمەتبارانیش بەرامبەر یاسا بە پێویست دەزانن تا هاوڵاتیان دوور بن لە هەڕەشە و زەبر و زەنگ و سەرکوتکردن. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.